وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. ئەگەر بوون بە دادوەریش لە نێوانی خەڵکیدا عادلانە حکمیان بکەن. چەند شتێکی مهمە. نافەرمێ وإذا حكمتم بين المؤمنين، ئەفەرمێ بين الناس، چونکە زۆر مهمە تۆ ئەوەندە سەیترە بکەی بەسەر خۆتە وەختێک کە مسلمانێکی ملتەزیم لە جەماعەتەکەی خۆت و کابرایەکی کافری مرتد بەڵام اختلافیان کەوتۆتە نێوان و هاتون بۆ لای داوەریکردنەکەی تۆ هەردووکیان وەک یەک ڕاوەستێنی، جۆ لە هەردووکیان وەکو یەکەگری، مەیلت نابێ بەلای یەکێکیانە، فێڵ لە یەکێکیان بەرامبەر بەوی تر ناکەی. ئەمە چەند شتێکی مهمە، چەند شتێکی مەبدەئیە. خوای پەروەردگاریش ئەوانی پێ مهمە. لەبەرەوە سەیریکەن لە ئیسلامە شوڕەیحی قازی ڕزای خوای لێبێ قازی بوو، عومەری کوڕی خەتاب داینابوو بە قازی، 1 ساڵی کامل لە مەدینەیە قازی بوو، 2 کەس نەچوون بۆ لای کە شکاتیان هەبێ لە یەکتری، چونکە مسلمانەکان پێشەوەی بگەنە ڕادەی شکاتکردن لە دەرەوەی خۆیان لە ناو ماڵەکەیە حەلیانە کرد، یان لە ناو کە سوکاری خۆیانە حەلیەکەن، یان لە کۆڵانی خۆیانە لە گەڕەکی خۆیانە چەند پیا و ماقوڵێکە کەوێتە بینەوە نیزاعەکان حەلەکەنەوە پێشەوەی بگاتە دادگا کە دادگای ئیسلامیش بووە، شوڕەیحی قازیش لەوێ دادگا بووە. هەر ئەم شوڕەیحی قازیە لە زمانی عەلی کوڕی ئەبی تاڵیبە ڕزای خوای لێبێ کابرایەکی جوولەکە شکاتی لە عەلی کوڕی ئەبی تاڵیب کردبوو کە حاکمی ئەعلایە، خەلیفەیە. ئەمانە بەڕاستی وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ جێڕێتەوە ئەفەرمێ صیفاتی ئەم سەحابیانە لە خەیاڵەوە نزیکتر بوون وەک لە واقع. هەر ئەوەشە کە مەحوی شاعر ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ غەریبی تازە هاتوو ئەیوت پێغەمبەرستانە. غەریبێک کە ئەچوە ناو مەدینەوە ئەیوت وەڵای ئەمە هەر لە پێغەمبەرستانە جێ هەمووڵی پێغەمبەرن، هەموو صیفەتەکانیان وان، بەڕاستی خۆی ئاوا بوون ئەوانە. و ئەوە شتێک نییە کە تیکرار نەبێتەوە، چونکە تربێتی ئەم قورئانەیە، بەڵام تیکرار بوونەوەی بە درێژایی تاریخ بەقەدەر ئەو زۆریەی سەحابە و لە شوێنێک و زەمانەکان نەبووە، ئەمە ئاحادی خەڵک بەردەوام هەر پەروەردە بۆتەوە بۆ شێوەیە. وەختی عەلی کوڕی ئەبی تاڵیبش چوو لەگەڵ کابرای جوولەکە بۆ دادگا، هەردووکیانی وەستاندبوو، گوێی لە هەردووکیان گرتبوو شوڕەیحی قازی. بەڵام کە نۆرەی عەلی کوڕی ئەبی تاڵیب هات فەرمووی شوڕەیح فەرمووی یا ئەبا توراب، یەکێ لە کونیەکانی عەلی کوڕی ئەبی تاڵیب ئەبوو توراب بوو. دوای کە هاتنە دەرەوە عەلی کوڕی ئەبی تاڵیب بە شوڕەیحی فەرموو ئەبوایە عادیلتر بی، چونکە ناوی ئەوت بە ناوی خۆی بانگ کرد، بە منت نەوت عەلی کوڕی ئەبی تاڵیب، وتت ئەبا توراب، ئەبوایە بە منیش بڵێ عەلی وەکو بەوت بە ناوی خۆی وتوە. ئەمە بەڕاستی هەر لە مجتەمەعی ئیسلامیە وەشێتەوە. خۆ مجتەمەعاتی تریش ئومەتەکانی تریش پیاوی هەڵکەوتویان تایە، بەڵام لە یەک صیفەتە هەڵکەوتووە. تۆڵستۆی مەسەلەن کە کابرایەکی ڕووسیە و ماڵ و سەرەت و سامانی تەبەڕوع کردووە لە پێناوی بیر و باوەڕێکە، لە پێناوی خەڵکی چەوساوە و میحنەتکێش و فەقیر و هەژارە، بەڵام تۆڵستۆی بەس لەم لایەنەوە سەرکەوتوو بووە. ئەمە ناگاتە عوشرە معشار یەک لە سەر سەتی عوسمانی کوڕی عەفان، چکە عوسمانی کوڕی عەفان لە ئەخلاقیاتی ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ مەلائیکەتی خوا شەرم لە عوسمانی کوڕی عەفانەکە. عوسمانی کوڕی عەفانە کە مستحقی ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم 2 کچی خۆی یەک لە دوای یەک بداتێ. لێرە بەڕاستی داوەریکردن لە نێوانی خەڵکیە بەم شێوەیە خوای پەروەردگار بۆیە وای داوا کردووە لێمان کە ئینسان محاولەیە بکات تربیەتی نەفسی خۆی وها بکە کە ئیذا حەکەمتم بین الناس ئەن تەحکموا بالعدل،